ئیدارەی ڕاپەڕین و لیژنەی ئەمنی ڕاپەڕین بە خێراتنی بەڕێزان لە پەرلەمانی کوردستان لە لیژنەی مافی مرۆڤ دەکەین کامڕۆ سەردانی سنووری ڕاپەڕینیان کرد بە مەبەستی کۆبوونەوە و گوێگرتن لە ئەندامانی لیژنەی ئەمنی سنووری ڕاپەڕین. دیارە ئامانجە سەردانەکان لە دوایمین کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بڕیار دراوە کە لیژنەی پەرلەمانی لە پەرلەمانی کوردستان سەردانی سەرجەم ئەو شوێنانە بکە کە لە ماوەی ڕابردوو خۆپیشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیان تێدا ئەنجام دراوە لە بەشێک لە شوێنانە هەندێک گرژی و ئاڵۆسی دروست بوو بۆ مەبەستا ئەوڕۆ بەڕێزیان سەردانی سنوورەکەیان کردووە لە ئەنجامی سەردانەکەیاندا سەردانی بنکەی گرتن و گواستنەوەی ڕاپەڕینیان کرد بۆ ئەوەی کە ئەو زیندانیانەی کە لەوێ هەن لە ڕۆژی زیندانیەکان بپرسن و لێکۆڵینەوە بکەن و لە دوای ئەوەش کۆبوونەوەیکی گشتگیر و باش لەگەڵ ئەندامانی لیژنەی ئەمنی ڕاپەڕین ئەنجام درا. سەردانی بنکەی گرتن و گواستنەوەی سنووری ئیدارەی ڕاپەڕینمان کرد و لەوێ ڕەوشی زیندانیەکانمان بینی و جگە لەو بارودۆخی لە ماوەی ڕابردوودا دروست بووە لەسەر کۆی گشتی ڕەوشی مافی مرۆڤ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە دوواداچوونمان کرد بۆ ئەوی بتوانین لە نزیکەوە خۆمان بە بەشێک لە زیندانی کراوانمان بینی و گفتوگۆمان لەسەریان لەگەڵیان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە واقعەکە بە خۆمان ببینی و لە زمینی ئەو راپۆرتە گژیرەی وەکو لیژنەی مافی مرۆڤ بۆ سەرۆکایەتی پەرلەمان ئامادەی دەکەین تێیدا جێی بکرێتەوە. ئێمە کۆمەڵێک دیسپلینمان هەیە لە بەدواداچوونی ڕەوشی مافی مرۆڤ لە ناو زیندانیەکان و ئەوەی ئەمڕۆکە بینیمان لەوێ ئەو توندوتیژیانەی کە ئێمە بەدواداچوونی بۆ دەکەین لە ناو زیندانیەکان لە ناو زیندانی لە بنکەی گرتن و گواستنەوەی ئیدارەی ڕاپەڕیندا بوونی نەبوو کە خەڵکێک لەوێدا ئازار دراوی. ئەمە جێگای دەستخۆشیە بۆ تیمەکان و ئیدارەی ئەم سنوورە و بنکەکە